من ناو محمد موسى لە دایکبووی بناری قەندیلین لە 1970 ئێستا دانیشتووی شاوێسی لە ساڵی 1970 هاتووینە شاوێسی هەتا ئێستاش هەر لە شاوێسی. مەرحەلەی ئیبتیداییم لە پیرزین بڕیوە سانەویش هەتا سێ دواناوەندی لە شاوێز بن. پاش سێ دواناوەندی ئیدی دابڕام لە خوێندن لەبەر هۆکاری ئیش و کەسابەت و هەروە لە 2009 هاتوومە ناوکاری PVC لە 2009 سەرپەرشتی معمەلێکم دەکرد. لە 2010 معمەلی خۆماندانە بەس شەریکم هەبوو هەتا 2016. لە 2016 ئیدی بوومە سەربەخۆ. ئێستا معمەلەکەی خۆمە هەتا ئێستاش بەردەوامی. والله دەربارەی جیهازەکان جیهاز نوعەتی زۆرە بڵێن هەر نەوە نییە بەس ئەوەی ئەمە ئیش پێ دەکەین ئێستا کابانە نوعیەکەی موادی PVCش بەڕاستی ئەوڕۆ لە بازاری مواد زۆر ینی نوعیەت زۆرە هەم لەبەر هەرزانی هەم لەبەر گرانی چونکە جۆرە هەرزانەکەی بەڕاستی کوالیتەکەی باش نییە. ئیدی ئەوڕۆ بە دەرەجەیەکی خەڵک زیاتر لە دوشتی هەرزان دەگەڕێ بە تایبەتی ئیشی مقاولات و ئەوانە ئەگەنا موادی باشەیە بەس سعرەکەی گرانترە لە بازاری. بەڕاستی دەتوانم بڵێم 4 جۆری هەیە. جۆرە باشەکەیان ڕۆتەی هەتا $13 دەڕوە. نەوع خراپەکەی ینی کوالیتە نزمەکەی ئەمە دەڵێن ئەو کوالیتی نزمە ڕۆتەی هەتا $8.5 دەڕوە. ئیدی وەسەتی هەیە مەسەلەن هەمانە بە $9 هەمانە بە $10 ئیدی لەو بینەیە بەس کوالیتە باشەکەی بەڕاستی سعرەکەی گرانە ئەوڕۆ لە بازار. هاوڵاتیان بەعام لەبەر وەزعی دارایی ئەوانە کەمتر وایە جۆرە گرانەکەی بکەن ئەوەی زیاتر وەسەتەکە دەڕوە. کوالیتە نزمەکەش زیاتر لۆ مەشارع و شتە بەڕاستی ینی ئەوانەی مقاولن چ شتێک هەرزانە ئەوی تێدەکەن ئەگەنا جۆرە وەسەتەکەی زیاتر دەڕوە لە جۆرە ئەوکەویش لەبەر دەگەڕێتەوە هۆی دارایی ئەو هاوڵاتیان کە چەند ساڵە هەم بێ بازاریە هەم بێ موچەوی بێ ئەوش تەئسیراتێکی زۆری هەبوون ئەو $2 بەرز بنەوەیە. هەر ڕۆتەی PVC ینی 6 مەترە ڕۆتەی لە هەر ڕۆتەی $3 هاتووتە سەری. ئەو بەرزبوونەوەیە ئێمەش نائیلاجین کە ینی سعرەکەی بەرزکەینەوە بەس ئەوڕۆ ینی خواستیش کەم بووتەوە بەڕاستی هەم لەبەر گرانیەکەی هەم ناسەقامگیری $. ینی هەر ڕۆژێ سعرەکە و خەڵک بڕێک ینی مرتاحنیە لە دڵە ڕاوچێدا بەڕاستی ناتوانی هەموو احتیمالەکان لەسەرەوەی بکە مەسەن کە پارەی هەیە لێ تەمین نییە کە بیکاتە $یان بیکاتە دینار لەبەرەوەی لێ تەمین نیە لە سەقامگیری $. ئەگەر ناسعرەکان بەرز بووتەوە بەڕێ تەئسیریشی لە بازاری کردووە ئەو فترەیە کە بەرز بووە بەڕاستی دەتوانم بڵێم بازاری تاو ڕاگرتووە. مانجی ڕەمەزان مانگێکی پیرۆزە. ئێمە ناکرێ بڵێن واز لە ئیش و کەسابەت بێنین چێ وەڵا مانجی ڕەمەزانە ئیش و کەسابەتیش لۆ عیبادەتە. ئێمە ئەگەر جورئەتێکمان هەبێ کە بە ڕۆژوو دەبین قەناعەت هەبێ ئیشکردن تێدا زیاتر مەشغوڵ دەبی ینی ئەوە نییە بڵێ لە ماڵدا دانیشین بە خەو بەوە بەسەری بین ینی کەسابەتیش بەشێکە لە عیبادەت. ئەمە بەڵێ هەتا ئێستا بەس ئەو کاتی چەند ساڵێک پێشێستا کە گەیشتە ناو تەمموز ناو گەرمایە ئەمە بە ڕۆژ کەمتر ئیشمان دەکرد زۆر بەکەمی ئیلا پاش تەڕاویعان داهاتین هەتا پاشیەوە. ئەگەرنا ئێستا بەڵێ لە پاژنەوەڕوان ئەگەر وەلەو ئیشەکە کەم بووە بەس ئەگەر ئیشە بێ پاژنەوەڕوان دەیکەین و زۆر تەبیعیەوە حوجەشیش نەکە کابرا بە ڕۆژوو نەبێ بەڕاستی ئەگەر بینە سەر واقعە ینی ئینسان تەنها یەک جەمی ناخوا معقولە تو بیکێ بەهانەیەک وەڵا ئەگەر بە ڕۆژوو ئیشم پێ ناکرێ
ئەم لۆ خۆ دیتومە کابرا کرێکار بووە باوەڕ بکە بە ڕۆژوو بۆ ڕۆژوو نشکاندووە کرێکاریش بێ باشە کرێکاری لە هەموو پیشەکی ناخۆشترە لە بەر ڕۆژی ڕادەوەستی و داهەیە ئیشی بلۆک دەکا ئیشی چمەندۆ دەکا هەمان کاتە بە ڕۆژوش بووە زۆر پێی اعتیادی بوو بەزەڕ ئێمە کە جورئەتمان تێدا نەبێ بەڕاستی ینی دەکەینە بێن و بەهانەجا یان ئیشەکەی ناکەیان بە ڕۆژوو نابێ ئەوەش ئەم پێم شتێکی غەڵەتە بەڕاستی ئینسان دەبێ تەوازنێکی ڕابگری تەوازن مەسەلەن کە ئیش و کەسابەت دەکەی ئیش و کەسابەتە تەئسیر لە عیبادەتەکان بنەکە ئێستا لەو نمونە بەشەر کە مەسەلەن پێشی ڕەمەزان کە هاتووی مزگەوتی کەم کردووە محاولە بکە پێنج فەرزە لە ینی هاتووی مزگەوت بکە بەزوەش بکە ینی تەئسیر لە ئیشەکەی نەکە خۆ مەودای زۆرە بەس ئەوڕۆوەچی جەنا بدەن ینی تەماشا دەکەی کە ئیشەکەی دەکا بە قالب گرانییانەوە تەئسیر لە عیبادەتەکەی دەکا بەڕاستی ئەوە شتێکی معقول نییە چونکە لە ساڵی یەک مانگمان هەیە ینی هەم ئیشەکەش وەلەو ئەگەر ئیشەکەش بکە ئەویش هەر بە عیبادەت حسابە ئەوە ینی بەشەر بڕک خواناسی تێدا زیاد کە بڕک تەقوا تێدا زیاد کە بڕک نوێژ و زیکر و ئەوانەی تێدا زیاد کە باوەڕ بکە تەئسیر لە ئیشەکەی ناکە ینی لێ هەیە بەرەکەت زیاتر بکەیتە ئیش و کەسابەتیشەوە ئەمە نەسیحەتن دۆ ئەو برایانە ئەو هەموو هاوڵاتیانەی کە ئیش و کەسابەت دەکەن بەڕاستی مانجی ڕەمەزان کە ڕۆی ناگەڕێتەوە ینی ئەو بەشەر بگەڕێتەوە لای خوای گەورە بەشکم خوای گەورە ڕەحم بەو میلەتێکەوە بە خودی خۆشی بکە ئەگەر نا ئەگەر دین و تاعەت نەکەی ئەین چاوەڕێی چ دەکەی کەنجین دەگەڕێەوە زۆر شتی خۆش و ئەومان هەیە مەسەلەن کابرا کە گەنجە بۆ دوو هەوا و ئارەزوو نەفسی خۆی دەکەوی دوایە کە پیرە کە ناتوانانی کە منداڵ نەمزانی کۆمەڵێک شت هەیە دا بەشەر بەڕاستی بگەڕێتەوە لای خوای گەورە ینی بەشم خوای گەورە ڕەحم بە و ئومەتەی دەکات و سەرفرازی دنیا و قیامەتی دەکات